بناوی خدای گەورە میێرەبان ئامادەبوانی ئێژا زۆر خوشحاڵم ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێوەم ڕۆژتان باش و بەخێرهاتنێکی گەرمی میوانەکانیش دەکەم کە تەشریفیان هێنەوە بەشدارن لەگەڵ ئێمە زۆر زۆر بەخێر بن. خوشحاڵم کە ئەمڕۆ لەم کۆنفرانسە لەگەڵ ئێوە بەشدارم کە تایبەتمەندە بە بابەتی چاکسازی تەندروستی لە دەرمان و ئامێرە پزیشکیەکان و ڕێفۆرم لە کردی تەندروستی بە شێوەیەکی گشتی. ئەمە پێداویستەیەکی هەنووکەیی و داهاتووشە بۆ ئەوەی بەردەوام بتوانین ئەم کەرتە بەرەو پێشەوە بین تاکو و خزمەتێکی باشتر پێشکەشی هاوڵاتیان بکەین و دڵنیایی زیاتریش بە هاوڵاتیان بدەین. خوشحاڵم بەو داتانەی کە خرانە ڕوو بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە و دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە کەرتی تەندروستی ئێمە لە ئاستێکی باشدایە، بەڵام ئێمە دەمانەوێ باشتری بکەین. یەکێک لە ئەرکە گرنگەکانی کابینە ئەنجامدانی پرۆسەیەکی بەرفرەوانی چاکسازی بووە لە کەرتی تەندروستی و چەندین هەوڵیش دراون لەگەڵ لایەنی پسپۆری بیانیش قسەی زۆر کراوە، کۆبوونەوەی زۆر کراوە، کۆنفرانسات کراوە بۆ ئێم بتوانین دەست لەسەر ئەو خاڵانەدا بنین کە پێویستیان بە چارەسەری و چاکسازی و ڕیفۆرمەوەیە کە ساڵهای ساڵە لەوانەیە کەرتی تەندروستی پێوە دەناڵێنێت. هەندێک کار کە ئەنجام دراون و بەرهەمەکانیشی بۆ ئێمە دیارە بابەتی ڕێنمایەکانی ئاوردەکردنی دەرمان و خوراک و گرتنەبەری ڕێکاری یاساییە بەرامبەر بە سەرپێچیکاران. دەزانم کە لە زۆر لایەن هەبووە پێشتر مامەڵەیان بە هێنان و بازرگانیکردن بە بابەتی دەرمان کردووە و لە سنوورە جیاوازەکان ئەم هێنانی ئەم دەرمانانە بە داخەوە بۆ ئەوەی سوود بە هەندێک بازرگان بگەینێ زیانێکی زۆریان بە هاوڵاتیان گەیان. ئەم ڕێکارانەی حکوومەت گرتوێتە بەر و ئەوەی ئێمە هاوڵاتیمان کردوێتە سەنتەری گرنگیدان بۆ حکوومەت و سەلامەتی هاوڵاتی بۆ ئێمە زیاترە گرنگترە لە سوودی بازرگانی بە تایبەتی بۆ ئەوانەی کە نابەرپرسیار بوون. و دەستخۆشی لە وەزارەتی تەندروستی دەکەم، لە وەزارەتە پەیوەنددارەکان دەکەم کە ئەم ڕێکارانەیان گرتوۆتە بەر و کارێکی باشیشیان کردووە بۆ کۆنتڕۆلکردنی دەرمان و خوراک. بابەتێکی تر کە حکوومەتی هەرێم ئەنجامی داوە ئەوەیە گرنگی بدەین بە دروستکردنی نەخۆشخانە لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستان. چەندین نەخۆشخانەی نوێمان دروست کردووە بە ئاست و کواڵەتێکی باش و ئەوانەی کە هەشن دەستمان کردو بە نۆژەنکردنەوەی هەندێکیان و ئێستاش ئەو پرۆسەیە بەردەوامە و هەندێک لەو نەخۆشخانانەی کە پێشتریش هەبوون بەرنامەمان هەیە کە ئاستی ئەو نەخۆشخانانە باشتر بکەین لە ڕووی دابینکردنی ئامێر و تەکنۆلۆژیای نوێ بۆ خەستەخانەکان، هەروەها باشترکردنی کارە خزمەتگوزاریەکان لەو نەخۆشخانانە. جێی شانازیە کە حکوومەتی هەرێم گرنگیەکی زۆری داوە بە بابەتی چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە و چەندین سەنتەری نوێش بڕیاری دامەزراندن و دروستکردنی یانمان داوە لە هەندێک شوێن، یعنی لە سەراسەری کوردستان لە هەندێک شوێن پرۆژەکان ئێستا لە ژێر جێبەجێکردندان و هیوادارین زوو ئەو سەنتەرانە تەواو بکرێن و بخرێنە خزمەتی هاوڵاتیانەوە. بێگومان ئەو سەنتەرانە ئامێری پێشکەوتویان تێدا دەبێت کە وا دەکات هاوڵاتیانی ئێمە پێویستیان نەبێت لە هەرێمی کوردستان بچنە دەرەوە، بەڵکو بتوانن هەلێرە چارەسەری خۆیان وەربگرن و یارمەتی دەریش بێت بۆ هاوڵاتیانی تری عێراق یانیش وڵاتانی
ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوان بتوانن وەکو شوێنێکی پێشکەوتوو سەردانی ئەم نەخۆشخانانە بکەن لە هەرێمی کوردستان. هەوڵمان داوە ئێمە تەنیا گرنگی بە سەنتەری شارەکان نەدەین. زۆر لەو نەخۆشخانانە لە شارۆچکە و گوند و شوێنەکانی دەرەوەی سەنتەری شارە گەورەکان دروست کراون. ئەمەش بۆ ئەوەیە ئاسانکاری بۆ هاوڵاتی بکرێت کە مەجبور نەبن، ناچار نەبن ئەوان لە دەرەوە هەمیشە بۆ چارەسەری تەندروستی سەردانی شارە گەورەکان بکەن، بەڵکو خۆیان ئەو سەنتەرانە و ئەو پسپۆریەی کە پێویستە بۆیان ببرێتە ئەو شوێنانەی نزیکن لیان و گونجاوە. بابەتێکی تر کە گرنگ بووە بۆ هەموو هاوڵاتیان بابەتی یاسا و مافی هەم نەخۆش هەم پزیشک بووە کە لە کابینەکەدا ئێمە بەردەوام لەسەر ئەمەش گفتوگۆی چڕمان کردووە چۆن مافی پزیشک پارێزراو بێ، بەڵام لە هەمان کاتدا چۆن مافی هاوڵاتی و نەخۆشیش پارێزراو بێ، ئەوەی دڵنیا بێت لە ڕووی یاساوە هاوکاری و پشتیوانی لە مافی هەموو تاکێک دەکرێت. بابەتی کوالیتی کۆنترۆل کە بینیم ئەو ستیکەرانەی ئێستا بە وردی قسەیان لەسەر کراوە، ئەمە دڵنیایی بە هاوڵاتی دەدا کە دەچێت دەرمانێک لە دەرمانخانە دەکرێت دڵنیا بێت لەوەی کە ئەمانە لە پشکنین و کوالیتی کۆنترۆلی دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت دەرچوون و هاوڵاتی دەتوانێت متمانە بەو دەرمانانە بکەم. لێرە داوا لە هاوڵاتیان دەکەم، ئەوانەی کە سەردانی شوێنە پێویستەکان دەکەن بۆ وەرگرتنی دەرمان، هی سایدەلیەکان دەکەن، ڕەچاوی ئێوە بکەن. ئەم ستیکەرانە بۆ دڵنیایی ئێوەیە و هەر جۆرە دەرمانێک ئەم ستیکەرانەی کە ڕێگە پێدراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیەوە پێوە نەبێت، تکاتان لێ دەکەم سوود لەو دەرمانانە وەرمەگرن، وەریان مەگرن، چونکە ئەمانە بەدەر لە ڕێکارەکانی حکوومەت لەوانەیە بە شێوازی قاچاغ بەداخەوە لە هەندێک لە خاڵە سنووریەکانی هەرێم هێشتا بەردەوامن و داخلی هەرێمی کوردستان دەکرێن. ئێمە هەموو هەوڵێکمان داوە بۆ ئەوەی ڕێکاری پێویست بگرینە بەر تاکو بە قاچاخێنانی هیچ جۆرە مەوادێک لە هیچ سنوورێکی کوردستان نەیەتن، بەڵام هێشتا ماویەتی ئێمە دڵنیا بین کە هەموو خاڵە سنووریەکان بە شێوەیەکی توکمە کۆنترۆل کرابن. بۆیە ئێستا بەشێکی کۆنترۆل پێویستە لەسەر خودی هاوڵاتی دەمێنێت کە هاوڵاتی خۆی وریا بێ، ژیر بێ و خۆیان سەیری ئەو دەرمانانە بکەن، ئەوەی ستیکەری پێوە نەبێ متمانەی پێ نەکەن. ئێمە دیسان لە بەرنامەی کاری حکوومەتدا بووە بۆ دابینکردنی سیستەمی بیمە و دڵنیایی بۆ نەخۆش، بۆ کەمکردنی خەرجی و مەسرەف لەسەر خودی هاوڵاتی و هاوکاریکردنی لە وەرگرتنی تەندروستی باش و ڕێک کە پێویست بێ بۆ ئەو هاوڵاتیانەی کە ناچارن تەندروستی بەردەوام وەربگرن. بێگومان بابەتی تەندروستی تەنیارکی حکوومەت و وەزارەت و پزیشک نییە، بەشێکی هاوڵاتی خۆی بەرپرسە، جۆری خواردنی، جۆری ژیانی، وەرزشکردن، گرنگیدان، بە شێوازی ژیان و کەمکردنی سترێس و سەردانی نەخۆشخانەکان و پشکنینی بەردەوام بە تایبەتیە و ڕێنمانەی کە پزیشکەکان پێمان دەدەن زۆر گرنگە. ئێمە چ ئافرەت بێ، چ پیاو بێ، گەنج بێ، بە تەمەن بێ کە هەست دەکەین پێویستیمان بە پشکنینە یانش لە هەندێک تەمەنە، زۆر باش دەبێ ئێمە ساڵانە و پشکنانە بەردەوام بکەین و بە هۆی ئەوەی کە ئامێر و تەکنۆلۆژیای پێشکەوتوو هەیە دەکرێت بە دەستنیشانکردنی سەرەتای نەخۆشیەک چارەسەرێکی باش و گونجاوی بۆ بدۆزرێتەوە، لەوەی کە گرنگی پێنەدەن یان دوایی بخەن تاکە خوا نەخواستە نەخۆشیەکە کاری خۆی کرد بێ و
ئیتر لە دەستی پزیشکیش دەربچێ بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم ئەوانیش هاوکاری حکوومەت بن هاوکاری پزیشکە خۆشەویستەکان بن سەردانی بنکە پزیشکیەکان بکەن و خۆیان پشکنێنی پێویست بۆ خۆیان بکەن تاکو ئێمە بتوانین هەمومان بەیەکەوە کۆمەڵگەیەکی تەندروستترمان هەبێ. بەڕێزان بابەتی چاکسازی و ڕیفۆرم شتێک نییە لە کۆنفرانسێکدا کۆتایی بێ یانیش لە کابینەیەکدا کۆتایی بێ. شتی باش کراوە هەنگاوی باش هاوێژراوە. بەڵام ڕیفۆرمی پزیشکی ڕیفۆرمی کردی تەندروستی شتێکە بەردەوامە. بەردەوام پێویستیمان بە ڕاهێنانی پزیشکەکان هەیە بە ڕاهێنانی ستافی نەخۆشخانەکان هەیە بە بەرزکردنی ئاستی خوێندن لە کۆلیجە پزیشکەکان هەیە پێویستیمان بە هێنان و سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم هەیە زۆر جار هەیە کە چارەسەری باشتر بەهۆی بەکارهێنانی تەکنۆلۆژیا دەخرێتە ئاراوە پێویستە ئێمە سوودی لێ وەربگرین و پزیشکە بەڕێزەکانی ئێمە بەشدار بن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان تاکو ئاشنا بن بە چارەسەری پێشکەوتوو کە لە وڵاتانی پێشکەوتوودا ئێستا سوودیان لێ وەردەگیرێ. بە هەر حاڵ ئەمە پرۆسەیەکە زۆر سپاس. ئەمە پرۆسەیەکە بەردەوام دەبێ و هیوادارم کردی تەندروستی وەزارەتی تەندروستی پزیشکە بەڕێزەکان و هەموو هاوڵاتیانی کوردستان ئێمە هەمومان بتوانین بەیەکەوە بەرەو ڕیفۆرمێکی باشتر چاکسازی خێراتر وڵاتێکی ئاوادانتر و وڵاتێکی تەندروستتر هەنگاو بنین. جارێکی تر سپاسی ئامادەبوونی هەمولایەکتان دەکەم زۆر بەخێر بێن و کوردستانمان هەر ئاوادان بێت.